سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە چەند فیلمێک دەکەین کە دەتوانن لە مانگی ڕەمەزان سەیری بکەن و چێژی لێ بینن، لەبەر ئەوەی ئەم فیلمانە هیچ دیمەنێکی نەشیاویان تێدا نییە و پەیامی زۆر بەهێزیان تێدایە و بۆ مانگی ڕەمەزان زۆر گونجاون. ئەمڕۆ باس لە 10 فیلم دەکەین. لە ژمارە 2 دەست پێ دەکەین، ئەویش بریتە لە فیلمی A Monster Calls. ڕووداوی ئەم فیلمە خەیاڵیە، باس لە کوڕێک دەکات کە لە خەونەکەیدا درندەیەک دەبینێت، دێتە لای و هەندێک لە وانەکانی ژیانی پێدەڕێت. ئەم وانانە دەمنە هۆکاری ئەوەی کە یارمەتی بدەن لەوەی ڕاستیەکانی ژیان قبول بکات کە ژیان پڕێتی لە ئازار و نەهامەتی، لەوانەش نەخۆشیەکەی دایکی. ئەو لیستەی تەواو نابێت ئەگەر فیلمێکی کوردی تێدا نەبێت. فیلمی ژمارە 9 بریتە لە فیلمی ئاگا کە فیلمێکی ئەنیمێشنی کوردیە، یاخود دەتوانین بڵێن زیاتر فیلمێکی ئەنێمی کوردیە. باس لە سەردەمی ئەنفالکردنی کوردەکان دەکات، کوڕێکی گەنج کە ڕوبەڕووی ئەنفال دەبێتەوە و چەندان نەهامەتی دەبینێت تاکو گەورە دەبێت. فیلمی ژمارە 8 بریتە لە فیلمی گراڤیتی. ئەم فیلمە باس لە خۆبەدەستەوە نەدان دەکات کاتێک کەشتیوانێکی ئافرەت بەتەنیا لە دەرەوەی زەوی دەمێنێتەوە و ناتوانێت بگاتەوە سەر زەوی لەبەر ئەوەی کەشتیەکەی تێک دەشتێت. باس لەوە دەکات کە هەوڵ و تێکۆشان هەمیشە دەمانگەیەنێتە ئامانجەکانمان. فیلمی ژمارە 7 بریتە لە فیلمی ئەنیمێشنی بیلال A New Breed of Hero. بە هەر یەکە لە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و چەندان زمانی تریش بڵاو کراوەتەوە. چیرۆکێکی ڕاستەقینەیە و باس لە بیلالی حەبەشی دەکات کە بەندەیەکی ڕەشپێست بووە لە سەردەمی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم ژیاوە. باس لە تێکۆشان و هەوڵی ئەو کەسە دەدات بۆ ڕزگاربوون لە کۆت و زنجیری بەندایەتی. فیلمەکە زیاتر فیلمێکی پەروەردەی و ئەخلاقیە وەک لەوەی فیلمێکی ئاینی بێت. ئەمەشیان بە هەمان شێوە باس لە هەوڵ و تێکۆشان دەکات بۆ ڕزگاربوون و گەیشتن بە ئازادی. فیلمی شەشەم بریتە لە Pursuit of Happiness. ئەم فیلمە لە ڕووداوێکی ڕاستەقینە وەرگیراوە کاتێک کەسێکی هەژار لەگەڵ ئەوە چەندان کێشەی خانەوادەیی هەیە، هەوڵ دەدات کە کارێک بەدەست بێنێت و لەو کارێکدا سەرکەوتوو بێت. ئەوەیە هەوڵ و مادووبوونێکی زۆر دەدات و چەندان گرفتی بۆ دێتە پێشەوە، چ لە ڕووی خانەوادەیەوە، چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی ئەو کارێک کە هەوڵی بۆ دەدات تاکو بگات بەو ئامانجە و تاکو بەختەوەری بەدەست بێنێت. من زۆر سەیری فیلمە تورکیەکان ناکەم، بەڵام ژمارە 5 فیلمێکی تورکیە، ئەویش فیلمی فاتح. ڕووداوی ئەم فیلمە ڕاستەقینەیە، باس لە محەممەد فاتح دەکات لە کاتی ڕزگارکردنی شاری قوستەنتینیە. ڕووداوەکانی ئەم فیلمە سەرباری ئەوەی بە جوانی وێنە گیراون و چەندان پەیامیشیان هەیە، باس لە ڕزگارکردنی ئەو شارە دەکەن لەلایەن سەرکردەیەکی موسڵمان بە ناوی محەممەد فاتح. فیلمی چوارەم بریتە لە فیلمی ئەنێمی Grave of Fireflies. ئەم فیلمەش بە هەمان شێوە لە ڕووداوێکی ڕاستەقینە وەرگیراوە، باس لە جەنجی جیهانی دەکات. ئەو کاتە یەکێک لە شارەکانی یابان بۆمباران دەکرێت، بۆ شەکوڕێکی گەنج لەگەڵ خوشکە بچووکەکەی ناچار دەبن کە کۆچ بکەن. باس لە کۆچی ئەو دوانە دەکات کە چەندە ئازار دەچێژن لە کاتی کۆچکردنەکەیان و چەندە تووشی نەهامەتی دەبنەوە. چیرۆکی ئەمە نیمیەش زۆر دڵگیر و زۆر خەمبارکەرە. فیلمی سێیەم بریتە لە فیلمی ئەلفا. ئەم فیلمە سەرباری ئەوەی فیلمێکی سەرکەشی زۆر خۆشە، هەروەها فیلمێکی کورتی شەو دەتوانین لە ماوەیەکی کەم لەگەڵ خانەوادەکە سەیری بکەی و چێژی لێ بینی. فیلمەکە باس لە سەرەتاکانی دروستبوونی مرۆڤایەتی دەکات و باس لە مرۆڤە سەرەتاییەکان دەکات. کاتێک هۆزێک ناچار دەبن بۆ ئەوەی خواردن بۆ خۆیان پەیدا بکەن، گەشتێکی دوور درێژ بکەن تاکو ڕاو بکەن. ئەوەیە لە ڕاوەکەیان یەکێک لە ئەندامەکانی ئەو هۆزە ڕووداوێکی بەسەردا دێت و لەوێ بەجێ دەمێنێت. فیلمەکە باس لە سەرکەشیەکانی ئەو کەسە دەکات بۆ گەیشتنەوە بە ماڵەکەی خۆی و تێپەڕاندنی ئەو هەموو زەحمەتیانەی کە لە سەر ڕێگاکە تووشی دەبن. لە هەمان کاتدا لە گەشتەکەشیدا گورگێک دەناسێت و دەبێتە هاوڕێی دڵسۆزی ئەو. فیلمەکە فیلمێکی زۆر چێژبەخش و سەرنجڕاکێشە، باس لە بێهیوانەبوون دەکات. فیلمی دووەم بریتە لە فیلمی کۆری Ode to My Father، یاخود وەفایەک بۆ باوکم. ئەم فیلمەش بە هەمان شێوە لە ڕووداوێکی ڕاستەقینە وەرگیراوە، باس لە جەنجی کۆریا دەکات کاتێک کۆریەکان ناچار دەبن کۆچ بکەن. لە کاتی کۆچکردنەکە برایەک خوشکەکەی خۆی ون دەکات، بۆیە زۆر هەوڵ دەدات کە ئەو خوشکێ بدۆزێتەوە، هەر بۆیەشە تووشی چەندان نەهامەتی دەبێت، چ لە ڕووی گونجان لەگەڵ ئەو کۆمەلگا نوێیە کە ئێستا تێدایە، چ لە ڕووی کارکردن و بژێوی ژیان پەیداکردن، چ لە ڕووی دۆزینەوەی خوشکەکەی و خۆشەویستانی. چیرۆکی ئەم فیلمەش بەڕاستی زۆر کاریگەرە و زۆر خەمبارکەرە. ژمارە 1 بریتە لە فیلمی ڕووم. ئەم فیلمە باس لە دایکێک و کوڕێک دەکات کە لە ژوورێک بەند کراون بەبێ ئەوەی بزانن کە ئایا بۆ لەم ژوورە بەند کراون. ڕووداوەکانی ئەم فیلمە زۆر بە جۆش و خڕۆشن، وات لێ دەکەن مەراق بکەیت ئاخۆ هۆکاری جیرانی ئەمانە چییە و مەراق بکەیت کە ئاخۆ دەرچوونیان چۆن دەبێت و زۆر حەز بکەیت کە ئەوان لەم ژوورە دەربچن. لە کاتێک ئەوان لە لای خۆیانەوە هەموو هەوڵێک دەدەن
تاکو لەم ژوورە ڕزگاریان بێت. بەڵێ بەڕێزان ئەمە 10 فیلم بوون کە پێشنیار دەکەم لە مانگی ڕەمەزان سەیری بکەن. ڤیدیۆی ترمان دەبێت کە پێشنیاری چەند فیلمێکی تر دەکەم و بەم زوانە لە مانگی ڕەمەزان بڵاوی دەکەمەوە. من وسام ئەحمەدم. سوپاس.